دوای 9 ساڵ و 7 مانگ خزمەتکردن لە پۆستی سەرپەرشتیاری ئیداری گەرمیان سەلاح کۆخا ماڵئاوایی لە پۆستەکەی کرد و خانەنشین بوو. هەر بۆ ئەو مەبەستە لە هۆڵی هونەری کەلار ڕێوڕەسمێکی تایبەت ڕێکخرا و تیایدا خەڵاتی ڕێزلێنانی قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێم بەخشرا بە سەلاح کۆخا. لە پای ئەو چەند ساڵی لە پۆستی سەرپەرشتیاری ئیداری گەرمیان توانی بووی گەرمیان بەرەو قۆناغێکی ئاوەدان و گەشە سندوو ببات و نزیکەی 2 تریلیۆن دینار وەک پرۆژەی خزمەتگوزاری لە گەرمیان خەرج بکرێت. باکم نەبوو لەوەی بڵێن بگەڕێن بە شوێن فایلی منە بە شوێن پرۆژە و تجارەت و بازرگانیمە پێم بڵێن ئەی ئەمەی خۆت لە چی قوربان. خاوەنی هیچ پرۆژەیەک نەبووم تا ئەم لەحزەی قسەتا لەگەڵاکەم. خاوەنی هیچ دەستکەوتێک نەبووم، خاوەنی هیچ پشتێک نەبووم، خاوەنی هیچ شەراکەتێکیش نەبووم. لەیرا بە ئێواڵێم بە خەڵکی گەرمیانەڵێم تا مردن تەحقیق بکەن لێکۆڵینەوە بکەن. ئەم پاکەتە لەسەر سەلاحی کۆخا بووە ماڵ بە خائین و خۆفرۆش و خەڵکی خراپ ناوزەدم بکەن و لە مێژوو بێژوێکی ڕەشم بەدانن. سەرم بەرزە بە سەربەرزی خەڵکە تێکۆشەرەکەتان، سەرم بەرزە بە سەربەرزی کادر و ئەو فەرمانبەرانەی ئەو بەڕێوەبەرانەی کە تەسلیمی پارە و ڕەشوە نابن. من لێراوە داوای لێبوردن لە کەسوکاری شەیدە سەربەرزەکانەکەم، داوای لێبوردن لە خەڵکی بە شەرەفی گەرمیانەکەم. ئەگەر لە فەرتەی کارکردما داواکاریەتیان هەبێ و نەمتوانێ بۆیان جێبەجێکەم. مەبەستم ئەوە نەبووە کە خزمەتیان نەکەم. یاسا و ڕێنمایی ڕێگەی نەداوم، واقعی تاڵی هەرێمی کوردستان و ئەو قەیرانە ڕێگەی نەداوم. جارێکی تر داوای لێبوردنەکەم. سەربەرزم بە کارکردنم لەگەڵ ئەو هەواڵانەی کە لەیران و لەیراشنی لە کارگوزارێک و تا فەرمانبەرێک تا بەڕێوەبەرێک کە وەکو یەک خێزان وەکو یەک تیم ڕازگۆیانە ئیشمان کرد. ئەگەر وان نەبووایە گەرمیان ئیسام گەرمیانە نەبوو. لەو مەراسیمەدا مەڵبەندی 11 گەرمیانی یەکێتی و ژمارەیەک بەرپرسی سنوورەکە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشی. بەو پێی سەلاح کۆخا وەک چۆن لە سەردەمی پێشمەرگایەتیدا توانی بووی ئەرکە نیشتیمانەکانی بە سەرکەوتوانە ڕاپەڕێنێ، بە هەمان شێوەش لە ماوەی کارکردنیدا وەک سەرپەرشتیاری ئیداری گەرمیان بە شاهیدی یار و نەیار سەرکەوتوو بووە لە زیادبوونی پرۆژەی وەبەرهێنان و دروستکردنی ژمارەیەکی زۆری پرۆژەی نیشتەجێبوون و جگە لەوەش مانگانە بەشێکی زۆری موچەکەی لە کاری خێرخوازیدا دابەش دەکرد. زۆر گرنگە ئێمە نرخاندنمان هەبێ بۆ تێکۆشان و خەبات و ماندووبوونی تێکۆشەرەکانی خۆمان. کاک سەلاح تۆ ئەمڕۆ ئاسوودەترین کەسی ئەم کوردستانەی بە ئەزموونی تۆ سەربەرزیت بۆ هاوڕێکانیشت دروست کرد و توانیت هەر پێشبەرگانە و دەرس خست بڕوانامەی ئەکادیمی گرنگتر نییە لە بڕوانامەی نەزاهەت. کاک سەلاحی کۆخا ساڵانێکە ئیدارەی گەرمیانی لەدەستدایە و نەبێت لە بۆشاییەوە هاتوێت. ئەو ژیانی پڕە لە بەرهەم دوێنێ لە شاخ وەکو هەڵەوەیەک بەسەر دوندی خەباتەوە هەڵدەفڕی چی وەکو کادرێکی بەهۆش لەناو خەڵکیدا ئەرک و کاری شۆڕشی ڕادەپەڕان، چی وەکو پێشمەرگەیەکی تفەنگ بەدەست لە بەرامبەر سوپای داگیرکەر بەو پەڕی خۆڕاگریەوە لە جەنگا و لەو ڕێگەیەشدا دوو جار بە سەختی بریندار بووە کە تەماشای دەستی ڕاستی دەکرێن، گەواهی ئەوەی بۆ دەدرێت لە نەبەردیەکدا بەرکەوتووە و بووەتە مێژوویەکی شانازی بووی. سەلاح کۆخا لە ساڵی 1953 لە گوندی بانەبۆری ناحیق قۆرەتوو لەدایک بووە و لە تەمەنی لاوێتیەوە پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتیەوە کردووە، وەک پێشمەرگە لە چەندین داستان و چالاکیدا بەشدار بووە و دواتریش لە ڕێخستنەکانی دەرەوەی یەکێتی و مەڵبەندی خانەقین بەرپرسیارەتی هەبووە و جگە لە هەوڵی تیرۆرکردن و جارێکیش لە سەردەمی پێشمەرگایەتیدا بریندار بووە.